ئەرێ بە قورعان کوڕەشی گەلە ڕزاگرانە ناناخە من نەبیتن نا لەکن کەس باز ناکەم بێخەم بە ئەمرت لە پشت هومان وەرە نان حازرە. باش ئێستا دێم هەر شتێک کە دویست ئەمن لە خزمەت داما قەت نەکەی شەرم بکەیت. هومان ئەوە پێم گوتی بەرێ نانەکە سار دەبتەوە ها. باشە ئێ کورە وەڵڵا ڕاست دەکەی هەندێک قسە هێ لە ناو مەجلیسی دەکە وەڵڵا ئیڕووی پیاوی نییە بە هومان بەرێ دەوەرە خواردنەکە ساز بەوە. ئێدە باشەوە هاتم کورە وەڵڵا نامەوێت لەگەری بگەڕێن بەس بکەم بیتە قیڕی بروش پێمە با قورعان نهاتی ئەرێ وەڵڵا کاکە قەپاتی ئەمە دوای بەخۆم لوت دەکەمەوە ئەرێوە هاتم کانان سەبرە چی بکرێت پێش دەقەیتی حازر دەبیت.